ئەوەیە کە پەتایەک لە نێو منداڵان بڵاو بۆتەوە کە بۆ ماوەی چەند ڕۆژێک ئەو پەتایە بە شێوەیەکی چۆن منداڵان دەیگرن دواتر وردە وردە کاریگەری پەتاکەیان لەسەر نامێنێت. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر ئەو پەتایە هەروەها لەسەر هۆکار و چارەسەریەکانیش لەگەڵ دکتۆرە سروە موحسین قسە دەکەم پسپۆڕی نەخۆشەکانی منداڵان. دکتۆرە سڵاو لێبێ و بەیانیت باش پێمان بڵێ ئەو پەتایە چییە؟ ئایا پەتای وەرزیە یا خۆت پەتای دیکەیە کە هاتووە؟ سڵاوتان لێبێ زۆر بەخێر بێن. بێگومان ساڵانە ئەمە دەبینین پەتا بڵاو دەبێتەوە لە وەرزی زستان بە تایبەتی ناو منداڵاندا. ئەم ساڵیش لەمە تاکید بەدەر نییە. ئەم پەتایە بەهۆی ڤایرۆسەوەیە، جۆرێکی ڤایرۆسەوەیە. تەبعەن ساڵ بە ساڵ دەگۆڕی زۆری ڤایرۆسەکە. هەر ساڵە و جۆرێکی تایبەت لە ڤایرۆسە بەربڵاوترینیانە. تەبعەن چینی منداڵان بە حکمیەوەی کە بەرگریان کەمترە زۆرتر توش دەبن وەک لە گەورەکان. بەس خۆشبەختانە ئەلحەمدوللا دەبینین ڕێژەی چابوونەوە باشترە لە ناویاندا. تەبعەن نیشانەکانی بەگوێری منداڵەکە دەگۆڕێتن. هەیە بە زۆر بە سوچی دەگری، هەیە زۆر بە توندی دەگری. نیشانەکانی مەسەلەن لەوانەیە تایەکی توندبی، کۆکەیەکی توند، بێتاقەتێکی زۆر، ئیشتیهای بۆ خواردن نامێنێتن. هەندێک جار وا دەکات منداڵەکە هەناسەی زۆر توندبی پێویستی بەداخل بنبینە مستەشفا. باشە. چۆن هەست بکەین کە ئەو منداڵانە تووشی ئەو پەتایە بوونە لە سەرەتای دەرکەوتنیان؟ بێگومان سەرەتا کە پەتاکە دەگری یەکجار بۆ نیشانەکانی دەرناکەون. یەکەم نیشانی ئەو پەتایە چییە کە منداڵان تووشی دەبن بۆی دایک و باوکان زوو چارەسەری بکەن؟ بەتەکید سەرەتا ئیشتیهای لە خواردن نامێنێ و دەست پێ دەکات تای سەبر بەرز دەبێتەوە کۆخە. هەندێک جار ئەگەر زۆر بە توندی مگری لەوانەیە تووشی ڕشانەوە بێت، تووشی زگچوو بێت، تووشی وشک بوونەوە بێت. زۆر باشە. ڕێنمایی ئێوە بۆ دایک و باوکان چییە بنمونە بۆ تووشی منداڵەکانی تووشی ئەو پەتایە نەبن؟ بەڵێ تەکید پاک و خاوێنی گرنگێکی زۆری هەیە، چونکە ئەو پەتایە هەموو دەزانین بە ڤایرۆسەوەیە، بڵاوبوونەوەی زۆر خێرایە لە ڕێگەی پشمین، لە ڕێگەی کۆکە، لە ڕێگەی دەست و دەمەوە. پاک و خاوێنی بەردەوام شوشتنی دەم و چاو و دەستی منداڵان زۆر پێویستە. ئەوە یەک لە ڕێگە چارەکانە. و هەروەها دوورکەوتنەوەی کەسی توش بوو لە منداڵەکانی دیکە بۆ نمونەگە دەستە قوتابخانە بە ئەم ڕۆژی نەچێتن. شەشی دیکەشمان هەیە، هەندێک منداڵمان هەیە پێویستە ڤاکسین وەربگرن ساڵانە. هەموو ساڵێ پێویستە ئەو ڤاکسینی وەربگرن بە تایبەتی ئەو منداڵانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە، بۆ نمونە نەخۆشی گورچلی درێژخایانیان هەیە، نەخۆشی دڵیان هەیە، یان ئەو منداڵانەی کە بەرگریان بەهێز بەرگریان لاوازە، بەرگریان با بڵێن بەهێز نییە، یان ئەو منداڵانەی بە ناکامی لەدایک بوونە. و بە تایبەتی سێمانجی یەکەم زۆر گرنگە منداڵ ئاگامان لێبێت تووشی ئەو پەتایە نەبێت، چونکە ئەگەر بگرن زۆر بە قورسی دەگرن حادەتەن پێویستیان بەداخل بوونە لە مستەشفا. دوای پرسیارمەوە دەبێت بۆ پێی ئەو پسپۆڕی ئێوە هەتانە ئەو پەتایە لە مانجی چەندەوە دەست پێ دەکات بۆ لە مانجی چەند زیاتر کۆتایی دێت؟ بەتەکید لە وەرزی زستان زیاتر دەست پێ دەکاتن، چونکە ڤایرۆسەکە دەورانی خۆی دەکە و بڵاو دەبێتەوە. بە تایبەتی با بڵێن لە سەرەتای مانجی 12 هەتا 1 و 2 بەردەوام دەبێتن. زۆربەی ئەو نەخۆشانی کە داخل دەبن لە دەوری مانجی 1 و 2 زۆرن کە سەردانی مستەشفا دەکەن. وڵێ زۆر باشە. دایک و باوکان سەرەتا چی لە منداڵەکانیان بکەن بەر لەوەی بیهێنە نەخۆشخانە یاخودنا هەندێک چارەسەری هەیە ڕەنگە کاتەکەی گونجاو نەبێ بۆی بیهێنە نەخۆشخانە دوای درنگانی شەو چی بکەن؟ ڕێکارە سەرەتاییەکان چین؟ بەتەکید دەبی بەڕاستی داک و بابزیرەک بی. ئەگەر هاتو دیتی منداڵەکەی خوا نەخواستە هەناسەی تەنگ بوو، یاخود ڕشانەوەیەکی زۆری هەبوو، یاخود زگچووی هەبوو، یەکسەر دەبی بینی حتا نیوەی شەویش بیتن. بەڵام ئەگەر دیتی بە شێوازێکی سووک گرتیتی، تایەکی کەمە، کۆکەکی کەمە، دەتانی لە ماڵەوە عیلاجی بکە. هەمانە دژە ئازارمان هەیە، دژە تامان هەیە، دەتانی بەکاربینی، هەروەها دژە کۆکە بەکاربینی. زۆر سپاس.